بێ ئەوەی بۆ یەک لەحزاوە بێنە بەرچاوی خۆیان یعنی ڕۆژ بەڕۆژ سفرەیەم خەڵکە خاڵی دەبێت تەنانەت ئەو شتانەی کایان بووە خەڵک فرۆشتوێتی چونکە مەسەلەکە ئەم مانگە و مانگی پێشوو نییە تۆ تەماشایکە لە 2014ەوە تا دەگە بەو ساتە وەختی کێ من تۆ قسەی تیا دەکەین هەمیشە پرسی موچە یەکێک لە گەورەترین گفتەکانی بەشی هەرە زۆری خەڵکی کوردستان بوو لە لێبڕینەوە لە شتێکەوە کە ناویان هێنا پاشەکەوت لە دواکەوتنیەوە کە تا ئێستا بەردەوامە ئەوە لە حاڵێکدایە ئەگەر خودی یەکێت و پارتی یەکێک لە ئامانجەکانیانەوە نەبێت کە چاوەڕوانەکانی خەڵک بێن نە خوارەوە داهات لە خودی کوردستاندا ئەو زۆر زیاتر لەوەیە کە موچەخۆران لە کوردستاندا پێویستیان پێێتی وەرەبیێنە بەرچاوی خۆت ئەگەر هەتا بە زۆرێک با بڵێم ئەگەر داهات نییە پێم بڵێ ئەو کەناڵە تەلەڤیزیۆنی کە تازە هەموو جارێدا دەمەزری هەر کەناڵێکی تەلەڤیزیۆنی حاضرن 10 ملیۆن دینار بۆکردنەوەی کەناڵێکی تەلەڤیزیۆنی دابین کرد هەر ئێستا کەناڵی ئاوا تیڤی کە کراوەتەوە بەپێی کۆمەڵێک سەرچاوە 18 ملیۆن دلار هی دامەزرانەکەی بووە و مانگانەش ملیۆنێک و 300,000 دلار خەرجیەکەیەتی باشە بەس کەناڵێک و لە کەمپینی هەڵبژاردندا ئێمە بینیمان ئەگەر پارە نیە و داهات نییە ئەو هەموو بەخشینەوەی پارەیە ئەو هەموو بەڵێنە ئەو هەموو دابشکردنی چیوچیە لەکوێ هات ئەو هەموو لافیتە و ئەو هەموو کەناڵە هەزار سەرە کە بەریاندایە گیانی خەڵک بۆ ئەوەی لە خشتیان بەرن لەکوێ دێت